ئارێ سەروەرە دەرچی پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانیم بەشی شێوەکاری ماوەی 11 ساڵەوەی بە شێوەیەکی ئەکادمی خەریکی کاری هونەریم و مامۆستای هونەرم لە باخچەی مناڵان و لە پاڵیدا ڕۆژانە سەرقاڵی کاری هونەریم و دروستکردنی تابلۆ بە چەندین ستایلی جیاواز و شێوازی جیاواز و بە چەندین مەتریالی جیاواز خەریکی دروستکردنی تابلۆم بە چەندین قەبارەی جیاوازیش بە چەندین شێوازی جیاواز تابلۆم دروست کردووە هەم بە شوشە کە پێی ئەوترێ مۆزاییک و لەگەڵ ئەوەشا بە بڕخوو کارم کردووە کە بە قەبارەی جیاواز و وە بابەتەکانیشم کە هەڵم ژاردووە زیاتر مۆرکی کوردیان پێوە دیار بە چەندین مەتریالی جیاواز کارم کردووە لەوانە شوشەیە کە پێی ئەوترێ مۆزاییک و لە پاڵیدا بە بڕخوو کارم کردووە لەگەڵیشە پەت و بزماریش و زۆربەی تابلۆکانیشم ئەتوانم بڵم بە بۆی زەیتی کارم کردووە و ئەو تابلوانەی کە کێشامە زۆرتر حەزم کردووە کە مۆرکی کوردەواری پێوە دیار بێت و ئەوەی کە تابلۆکان مەبینێ هەست بەوە بکا کە کللتوری نەتەوەی خۆمان تایە بەرجەستە ئەەکەم و لەگەڵ هاوسەرەکەمدا قاوەخانەیەکی بچووکمان هەیە کە سەرجەم تابلۆکانی ناوی خۆم کێشاومە و دیمەنێکی جیاوازتری بە قاوەخانەکە بەخشیوە و لەگەڵ ئەوەشە پێداویستەکانی ڕۆژانە بۆ ئامادە ئەەکەم و بە تەواوەتی هاوکاری ئەەکەم ئەو پێداویستانەی کە بەکاری ئەهێنم بۆ کاری ئەوەی کە بە بڕخوو بیکەم بڕخووە لەگەڵ تەڕنەفیزا خودرێل بێگومان کە بە تەڕنەفیز ئەیکەم کاتێکی زیاتری ئەوێ ئەتوان بڵم تابلۆیەک 2 هەفتەیان بۆ زیاتری پێ ئەچێ بەڵام تابلۆکانی تر کە بە بۆی زەیتی ئەیکەم کاتێکی کەمتری پێ ئەچێ ئەو تابلۆیانەی کە بە بڕخوو کارم تیا کردووە ئەتوانم بڵێم 2 هەفتە بۆ 3 هەفتە زیاتری پێویستە لەبەرەوەی کارێکی پڕ لە وردەکاریە و ماندووبوونێکی زیاتری ئەوێ بەڵام کارەکانی ترکە بە بۆی زەیتیە کاتێکی کەمتری ئەوێت و ئەو بۆیانەشی یان ئەخود ئەو پێداویستیانەشی کە دابینی یەکەم بەشی چەند تابلۆیەک مەکات ئەو بابەتانەی کە دروستی ئەەکەم هەمووی ڕنگدانەوەی ناخی خۆمە و هەنێکیشیان تەنها کۆپیە و هەنێکیشیان زیاتر لەسەر ئافرەت و مافی ئافرەتە و لەگەڵ ئەوەشە بابەتی کوردەواریە تاوکو بتوانم بەهۆی هونەرەکەمەوە کللتوری کوردی بە دنیا بناسێنم و لەگەڵ ئەوەشە لە هەر بارودۆخێکی سیاسی یاخود نەتەوەییدا هەوڵمدا بە تابلۆکانم گزارش لە هەستی خۆم و هەستی نەتەوایەتی خۆم بکەم و ڕنگدانەوەی هەبێ لە هونەرەکەمدا زۆربەی کاتەکانم لە شوێنی ئیشەکەم بەسەرەبەم ئەتوانم بڵێم هەنێ جار سەختی دروستەکە بۆ دروستکردنی تابلۆکان و کاتێکی زیاتریشی پێویستە بۆ تاوکردنی تابلۆکانم لەبەرەوەی زۆرترین کات لە شوێنی کارەکەم ماوەی 11 ساڵەوە بە شێوەیەکی ئەکادمی خەریکی کاری هونەریم سەرەتا لەو کاتەوەی کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ومای هەر ساڵی شەبێ پێیجێکی هونەریم هەیە بەنای ئارۆگەلەریەوە کە سەرجەم کارەکان میتیان نمایشەکەم و بینەر ئەتوانێت سەرجەم کارە هونەریەکانم لەو پەیجەوە ببینێت ئەو کاری کە ئەیکەم بە بڕخوو دەنگدانەوەیەکی زۆری هەبووە لەگەڵەوە خەڵکێکی زۆر بەلایەنەوە سیر بوو کە چۆن ئەتوانم بیکەم و لەگەڵ ئەوەشا پێیان سیر بوو کە ئەو هەموو هەوڵوماندووبوونەی بۆ ئێم بۆ دروستکردنی تابلۆیەک بەڵام من چێژ لە هەموو کارێکی هونەری ئەبینم کە دروستی ئەەکەم لەبەرەوەی هەر لە مناڵە حەز و خولیایەکی زۆرم هەبوو بۆ کاری هونەری زۆرترین ئەو کارانەی کە داواکە لە لایەن بینەرانەوە ئەو کەسانن کە بۆ دیکۆرێکی ناوماڵی خۆیان ئەیانێ کە کارێکی سروشتە یاخود بۆ دیاری کە هەنێ جار پۆرترێتی کەسێکە نێرن و ئەیانێ بیکەن بە دیاری بۆ ئەو کەسە ئامانجی من ئەوەیە کە بەهۆی هونەرەکەمەوە بتوانم کللتوری کوردی بە دنیا بناسێنم و لە پاڵیدا پێم خۆشەکە لە داهاتوودا گەلەریەکی گەورەم هەبێ کە سەرجەم کارە هونەریەکان میتیان نمایشکەم و ئەو کەسانەی کە بیانین و بەس وەکو گەشتیار سەردانی وڵاتەکەمانەکەم بتوانن بێت سەیری کارە هونەریەکان بکەن و زیاتر ئاشنای کللتوری کوردەواری بن.